سەردەش محەممەد کاندیدی پارتی لە بازنەی سلێمانی بۆ ئەبژانەی ئەنجومەنی نوێنەرانی عراق. بەڕێز سەردەش ساڵتان لێ بێتۆم کاتتان باش. ئابووری سەربەخۆ بۆچی گرنگە؟ سڵاوت لەبێ، سڵاو لە بینەرانی کوردستان 24 بەناوی خوای گەورە میهرەبان. طبعاً ئابووری گەشە سەند و ئەو ئابووریەیە کە ئەتوانین بڵێن هەمە چەشنە یاخود فرە چەشنە و ئێمە ئەتوانین بڵێن لە عێراق ئابووریەک هەیە لە ئێستادا کە لە 1970 داهاتی پشتی بەستووە بە فرۆشتنی نەوت و دەستی بیانی نەوتەکە دەرەهێنێت و ئەفرۆشێت لە سایە بیستی لەسەر داهاتی نانەوتی بەداخەوە کە ئەمە بەراورد بە ئابووری وڵاتانی جیهان ئابووریەکی گەشە سەندوو نییە. بۆیە ئەم ئابووریە کە ئێستا لە عێراق هەیە پێوترێ اقتصادی ڕێعی یاخود ئیکۆنۆمیک ڕێند یاخود ئابووری کرێخۆر و ئەمە جۆرێک لە جۆرێکی ئابووری باش نییە. بۆیە پارتی دیموکراتی کوردستان فکر و فەلسەفە و ڕوئیای هەیە بۆ ئەوەی کە لە داهاتوو ئابووری عێراق بە جۆرێکی تر بێت نەک ئەوەی کە ئێستا هەیە. بەڵێ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان چی کردووە بۆ ئەم پرسە؟ بەڵێ بۆ بەنسبەت هەمە چەشنکردنی ئابووری هەرێمی کوردستان گرنگیاوە بە سێکتەری کشتوکاڵ بە پیشەسازی بەوە بەرهێنان. بۆیە ئێمە ئەبێت لەمە دووە وەکو ئەوەی کە عێراقیش ئەبێت چاو لە هەرێمی کوردستان بکە، ئەبێ ئەو هەنگاوە ئابووریە بەهێزانەی کە هەرێمی کوردستان ناوێتی لە کابینێنەوە بۆ ئەوەی کە ئابووریەکی هەمە چەشنمان هەبێ پێویستە عێراقیش بە هەمان شێوە فکر و فەلسەفە و ڕوئیای خۆی بگۆڕێ بۆ ئەوەی کە هەمان چەشنی پارتی دیموکراتی کوردستان لە کۆنگرێ 14 لە مادەی 37 کە باسی بابەتی ئابووری ئەکات پێویستە ئەگەر ئێستا عێراق لەسەر فکر و فەلسەفە و ڕوئیای پارتی دیموکراتی کوردستان بەڕێوە بچێ هەڵبەت ئێمە جۆرێکی تر لە سیستەمی اقتصادی لە عێراق پەیڕەو ئەکەین. دوورە بین لەوەی کە هەموو تەرکیزمان لەسەر فرۆشتنی نەوت بێ. نەوت خراپ نییە، بەڵام نەوت مادێک نییە تەنها بتوانی پشتی پێ ببەستی بۆ ئەوەی کە بتەوێت ئابووریەکی گەشە سەندوت هەبێ لە عێراق. بۆیە ئەوەی کە ئێستا لە عێراق هەیە پێویستە چاوێک یاخود دنیابینیەک لە هەرێمی کوردستان وەربگرێت دەسەڵاتدارانی ئێستای عێراق بۆی ئابووریەکان هەمە چەشنکەن. طبعاً لە هەرێمی کوردستان کار لەسەر وەبەرهێنان کراوە، کار لەسەر ئاسایشی خۆراک کراوە، بە تایبەت لە سایلۆ کارگەکان، کار لەسەر ئاسایشی ئاو لە بەندا و پۆند و ئاوڕۆ کراوە، کار لەسەر ژێرخانی ڕێگاوبان و شەقامەکان کراوە و خزمەتگوزاری گشتی گرنگی پێدراوە. ژێرخانی کارەبا، وێزگەکان و بەرهەمێنانی کارەبای 24 سەعاتی کە ئەمە بەڕاستی جێگەی شانازی حکوومەتی هەرێمی کوردستانە کە لە ئێستادا مۆلیدەکان لە حکوومەتی عێراق یعنی لە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقا ئەگەر بڵێن هەناسەیان لە خەڵکی عێراق بڕیەوە بە خۆشحاڵیەوە. ئێستا ئاسمانی هەرێمی کوردستان ئاسمانێکی پاکە، کارەبای 24 سەعاتی هەیە بۆ خەڵکی کوردستان و یەکێکی تر لە هەرە کارە باشەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ژێرخانی دیجیتاڵیە و کە کاروباری حکوومەتی پێ بڕێەوە ئەچێ و بەرهێنان و چاکسازی و ئەو بابەتانەی کە لە ژینگە هەیە لە پەنا ئەمانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی هەمە چەشنکردنی ئابووری ئەتوانین بڵێن ئێمە ئابووریەکی گەشە سەندومان ئەبێ بۆ داهاتوو. بەڵێ بەڕێز سەردەش پارتی دیموکراتی کوردستان کە لە کابینەکانی حکوومەتی هەرێمی کوردستاندا بە تایبەت لە کابینینۆ و کابینەکانی ڕابردووشتا بەردەوام لایانی سەرەکی پێکەنانی حکوومەت بوو. لە کابینینۆ دەتوانین بڵین ساڵی ئەو ساڵانەی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ساڵی گەشە سەندنی ئابووری بۆ لە هەرێمی کوردستاندا کەوایە پارتی کاتێچێتە نێو حکوومەت پلان و بەڕامەی چییە؟ چ لێرە چ لە عێراق و دیاریکردنی کاندیدەکانی لە عێراق و ئەندام پەرلەمانەکانیشی لە عێراق تەنها پارتی وەکو حیزب بیر لەوا کاتۆ بڵێ من ئەم پرۆژانەم کردووە یان نەخێر بیرکردنەوەی پارتی بۆ ئەوەیە بڵێ ئەم پرۆژانەکەم بۆ چەندین ساڵی داهاتووش سوودی بۆ نەوەکانی داهاتوە بێ نەک تەنها بۆ چەند ساڵی ئێستا واتە ڕۆیای پارتی دنیا بینێکی دوورترە. بەڵێ پارتی کار ئەکا بۆ بنیادنانی ئابووریەکی بەهێز. طبعا ئابووری بەهێز بەچی سەرچاوە ئەگرێ ئەبێ کەرتی بانکیت ببوژێتەوانێ بێ گرنگی بە ژێرخانی ئابووری بێ لە عێراق و لە هەرێمی کوردستان. بۆیە ئەوەی کە لە ڕابردوو پارتی کردوێتی بە هەمە چەشنکردنی سەرچاوەکانی داهات
بە پەیڕەوکردنی سیستەمی ئابووری بازار و فەراهەمکردنی ژینگەیەکی لەبار بۆ کەرتی تایبەت ئەمە ئەتوانین بڵێن وەک جەنابەت باست کرد لە داهاتوونەوەکانی داهاتوو ئەبێ شانازی بکەن بەوەی کە پارتی دیموکراتی کوردستان لە ڕووی ئابووریەوە توانیوێتی گۆڕانکاریەکی خێرا لە سیستەمی ئابووری بکات لە هەرێمی کوردستان کە ئێمە هەمان چەشنی سیستەمی ئابووری عێراقمان هەبووە بەڵام ئێستا ئێمە ئابووریەکەمان هەمە چەشن بۆ تەنها تەرکیزمان لەسەر فرۆشتنی نەوت نییە بۆیە ئێمە کاتێک لە ساڵی 2019 تەنها تەرکیزمان لەسەر فرۆشتنی نەوت بۆ ئەو کات کە ڤایرۆسێک بەڵایەک ڕووی کردوتە جیهان ئەبینین کە هەموو جیهان دەستە و دامان داما بوو یەک بەرمیل نەوت دۆلارێکی نەئەکرد لە جیهان بۆیە گرنگە تۆ ئابووریەکەت بگۆڕی تەنها تەرکیزت لەسەر نەوت نەبێ. بەڵێ بەڕێز سەردەش محەممەد کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی سلێمانی بۆ بژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراق لە نووسنگەی سلێمانی لەگەڵماندا بووی زۆر سپاس بۆیەوە.